الله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئەرنۆڵد توینبی توێژینەوەی هەیە لەسەر 20 شارستانیەتی مێژوو کە ڕووخاوە شکستی بەدەستێنەوە. خاڵی هاوبەشی هۆکاری ڕووخانی 20 شارستانیەت ئەگەڕێتەوە بۆ ڕمانی خێزان، تێکدانی خێزان. بۆیە ئێستا ئەگەر بتوێ ئومەتێ تێک بەی لە خێزانەوە دەست پێەکەی، خێزانت تێکدا تاک تاکی ئەندامەکانی ئەو خێزانە بەرەڵا دەرەچن، تێکەچن. مرد بەرەڵا دەرەچێ، ژن بەرەڵا دەرەچێ، ڕۆڵەکانی بەرەڵا دەرەچن، کەس بە کەس نییە، کەس ئاگای لە کەس نییە، کەس گوێ بۆ کەس ناگرێ، کەس ڕێز لە کەس ناگرێ. ئازادیە کە گەیاندوویەتی بەرەڵایی، یاسای بەرەڵایی حکومەکە لەو خێزانەی کە شیرازەی پشڕێنراوە. ئەبینی ئێستا هێرشێکی گەورە هەیە لەسەر خێزان. لێتان ناشەرمەوە هەندێ بابەت هەیە زۆر گرنگ ئێمە ئاگامان لێبێ. ئەبێ بە وردەکاری توێژینەوەی لەسەر بکەین، بەرەو چه ئاقارێکمان ئەبەن. بە درێژایی مێژوو هیچ شارستانیەتێک ئەوەندەی ئەم شارستانیەتە بۆ گەن و پیس و ستەمکار نەبووە، بە تایبەتی لە تێکدانی شیرازەی خێزان. ئەو تا مناڵ جاران خوێندن بەدەست باوک و دایک بوو، پەروەردەش بەدەست باوک و دایک بوو. کاتێ خوێندن بوو بە شتێکی فەرمی لە دەستی باوک و دایکیان سند، دەسەڵات ئەوەی بیەوێ فێری مناڵەکانمانەکە. بۆیە بوونی ئەم بنکانە زۆر گرنگن، لەبەرەوەی ئەوەی لە خوێندنگە پێیان ناوترێ ئەبێ لێرە پێیان بوترێ. دەسەڵاتەکانی جیهان خوێندنیان لە دەست باوک و دایک سند، خۆیان مامۆستان بۆ ڕۆڵەکانمان، خۆیان بەرنامەدانێن بۆ ڕۆڵەکانمان، خۆیان چ پەیامێکیان هەیە کاری بووەکەن کە بەدەستی بێنن. دوای ئەو بەماوە نەوەستان کە خوێندنیان لە دەست سندین، پەروەردە بەدەستی خۆمان بوو. ئێستا هەوڵی گەورەیان بۆ ئەوەیە پەروەردەش لە دەست باوک و دایکە نەمێنێ. وەکو لە وڵاتانی جیهان، بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان ئێستا ئەو یاسا ئەچەسپێنێ و لەسەر ئەو یاسا کارەکە کە باوک بۆی نییە پەروەردەی ڕۆڵەکەی بکە، دایک بۆی نییە پەروەردەی ڕۆڵەکەی بکە. بۆت نییە بە ڕۆڵەکەت بڵێ ڕۆڵە باوەڕ بە خودا هەبێ، ڕۆڵە نوێژ بکە، ڕۆڵە لە چک بە بەسەرتە، ڕۆڵە بەس ئەوەندەی ڕۆڵەکەت لێ بڕەنجێت. با ئەو ڕۆڵەت تەمەنی 4 ساڵ بێ، 5 ساڵ بێ، سۆسیال مناڵەکە لێ ئەچەنن، ئەی ڕفێنن، وەکوەیسە ئەبیسین و ئەبینین لە سوید دووەلی ئسکندنافی بە تایبەت. اینجا دوای ئەوە وڵاتانی دیکەش وەکو ئەڵمانیا وڵاتانی دیکەش بەس ئەوەنەی مناڵەکە 5 ساڵ لە داهنگەیە، لە باخچەی سامایانە، ڕۆژەکەی بێنن فرمێسێک بە ناوچاویەت و بەبێ پرس یەکسەر لێتە سەنە ئیتر بە حیاتی نایبینیتەوە. دوایی ئەیفرۆشن بە هەوڕگە بازەکان کە مناڵیان نابێ، ئەوان چی لێەکەن. تەسەورەکەی ئێسا بوویە ئەمێ ئەو شتە باز بکەم لەبەرەوەی داخێکی زۆر گەورەیە، ئێمەش غافڵین تێیدا. ئێمە کارگەمان هەیە بۆ بەرهەمهێنانی جووچکە، وانە بەمەلاین ڕۆژانە بەمەلاین هێلکە هەڵێنرێت و بێتە جووچکە. تەسەورەکە ئێستا هەندێ وڵات بەرنامەیەکی زۆر قێزەونیان داناوە بۆی کارگە دانێن و دروستکەن. بۆچی؟ بۆ بەرهەمهێنانی مناڵ. یەک کارگە کە بەسەرپەرشتی وڵاتێکی زلهێزی وەکو یابان بڕێوەچێ ساڵی 30,000 مناڵ بەرهەمێنێ، بێ باوک، بێ دایک، بێ بەرنامە. خۆیان چۆنیان ئەوێ ئەو مناڵە گاورەکەن
بۆ بەرژەوەندی خوان ئاوە گەورەیەکن. بۆیە بێ ئاگامان لێبێ جارێکی دیکە دووبارەیەکەمەوە بۆ تێکدانی ئومەت دەستپێک تێکدانی خێزانە. تێکدانی خێزانە کە خێزان تێکچوو مناڵ تێکەچێ، مێر تێکەچێ، ژن تێکەچێ، باوکایەتی بوونی نامێنێ، ڕۆڵایەتی بوونی نامێنێ، خوشک و برایەتی بوونی نامێنێ، مامایەتی و خاڵۆیەتی و ئەمانە هیچ بوونی نامێنێ، خزمایەتی بوونی نامێنێ. بەڵام سێرەکەین قورئانی پیرۆز زۆر بە پیرۆزی باسی هاوسەرگیریمان بۆکە لەبەر ئەوەی خاڵێکی گەورێ هۆکارێکی گەورەیە بۆ بەدەستێنانی خێزان، پێکێنانی خێزان. ئەو ئاەتانی مامۆستا موسا خوێندیەوە سەرەکەی ئاەتەکانی سوورەتی ڕووم. تەسەوورەکەن پەروەردگار باسی هاوسەرگیری وەکو ئاەتێک لە ئاەتەکانی خوای گەورە سەیرەکە، بەڵگەیەک لە گەورە بەڵگەکانی خۆی. بەڵام بێ بزانن پێش ئەوەی باسی گەورەی ئاسمان و زەوی و جیاوازی ڕنگ و دەنگ و گفتارمان بکات، باسی هاوسەرگیریمان بۆکە. یعنی هاوسەرگیری ئاەتێکە گەورەتر لە بوونی ئاسمانەکان، لە دروستبوونی ئاسمانەکان، لە جیاوازی زمانەکان. ومن آياته أن خلقكم من تراب ثم إذا أنتم بشر تنتشرون. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. ومن آياته خلق السماوات والأرض تادواين واختلاف ألسنتكم وألوانكم. پیش ئەوە یعنی ئاەتێکە بەڵکو چەندها ئاەتی پەروەردگار لە هاوسەرگیریە هەیە. ڕەحمەتی خوا لە زانای گەورەی کورد مەلای گەورە کاتێ باسی هاوسەرگیریەکە بە تایبەتی باسی ژنەکە ئەفەرمێ طبعاً لە دێڕە شعرێکە 4 دەقی پیرۆزی قورئان و فەرمودەی کۆ کردوتەوە. ئەفەرمێ ژن زینەتی دنیایە، حەبیبی مستەفایە، ئەمانەتی خودایە، قەڵاتن لە بۆ مێردان. ژن زینەتی دنیایە، ئاماژەیە بۆ ئاەتی زویینە للناسی حب الشهوات من النساء. یعنی دنیا بە ژنەوە جوانە، دنیا بە ژن ڕازێنراوەتەوە، جوانی دنیا بە ژنە. ژن زینەتی دنیایە، حەبیبی مستەفایە، حبب إلي من دنياكم وشيء 3 زيادة نية راس نية الطيب والنساء وجعلت قرة عيني في الصلاة. إن جا دوايا وفرمي أمانتي خدايا أما جيبو أو فرمايشي بيغمر عليه الصلاة والسلام كافرمي أمانتي خدان بوشي خدا حلال كراون بويوا. أفرمي قلات لبو مردان أما جيبو أو آياتاني باسي إحصانك بياوي كجن بين بيوتريتي محصن جنة كشوبكا بيوتري محصنة لا إحصان وادي إحصان أحصن يعني شي يعني دخل في الحصن شونا وقلا لسنجراي لقلاي يتترسينيا باچينيا بوي أبينين پەروەردگار کاتێ پەیمانی لە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام بەتایبەت لە ئولو العەزم وەرگرتووە، ئەو پەیمانەی ناوی میثاقی غەلیظی لێناوە. وإذ أخذنا من النبيين ميثاقهم ومنك ومن نوح وإبراهيم وموسى وعيسى بن مريم وأخذنا منكم ميثاقا غليظا. ميثاقا غليظا وأخذنا منهم ميثاقا غليظا. بهمان شواز أو بيماني كأفرت لم يردقي ورقري لو كاتي كداوايا كوم ما راكري پروردگار ناوي لناوى ميثاقي غليظ. وكيف تأخذونه وقد أفضى بعضكم إلى بعض وأخذنا منكم ميثاقا غليظا. بيمانك أستوري ليور قرتو
اینجا بینە سەر بابەتێک ئەکرێت و سواری فڕۆکەیەک بی نەزانی بۆ سوار بووی نەزانی بەرەو چیە ڕۆی بۆچیە ڕۆی ناکرێ هەر کارێک بۆ یەکی لەگەڵا نەبێ بێهودەیە بێسوودەیە هەر کارێک ئەنجام دەی ئەگەر بۆی لەگەڵا نەبێ بێهودەیە بێسوودە ئاگاتان لێوێ هەر نان بۆ ئەخۆی ناکرێ بڵێ نازانم بۆ خۆم بۆ مانووی ناکرێ بڵێ نازانم بۆ مانووم بۆ ئەخوێنی ناکرێ بڵێ نازانم بڕۆی تەزانکۆ بڵێن بۆچی چووی تەزانکۆ نازانم بۆچی عیادە کردوتەوە نازانم بۆچی نوێژەکەی نازانم ئەکرێکێ لە پرۆسە گەورەکانی ژیان ئەنجام بدەی نەزانی بۆ ئەو پرۆسە ئەنجامەدەی بۆ ژنێنیت بۆ شووەکەی پرسیارێکی زۆر زۆر گەورەیە لە وەڵامە ئێمەش لە سۆنگەی قورئانی پیرۆز و فەرمایشی پێغەمبەر ئینازارەوە عەلەیهی سەڵات وەسەلام چەند خاڵێکمان بۆ ڕوون بووەتەوە ئەنجامەکان و ئامانجەکانی مەبەستەکانی هاوسەرگیری چییە یەکەمیان ئەوە بۆ بڕوادارە چونکە فەرمانی خوددایە خوددا فەرمانی کردووە ئیتر بەبێ ئەوەی بزانم حکمەتی چی تێدایە مادام خوا فەرمانی کردووە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی کردووە من جێبەجێ یەکەم فەرمانی خوا کاتێک جێبەجێ یەکەی ئەکرێ هەندێکی حکمەتەکەی بزانی ئەکرێ هەندێکی حکمەتی نەزانی بەڵام ئەوە ناگەێنە کە حکمەتی تێدانیە ئێستا حرام کراوەکان خوای گەورە بۆچی هەنێشت حرامەکە هەندێکی لەبەرەوەی زەرەری تێدایە هەندێکی لەبەرەوەی تووشی نەخۆشیمانەکە هەندێکی لەبەرەوەی پیسە با تووشی نەخۆشیی نەکا بەڵام پیسە هەندێکی لەبەرەوەی قێزەونە هەندێکی هیچی ئەمانە نییە پاکە لەوە چێ سوودیشی هەبێ بەڵام پەروەردگار کە فەرمووی حرامە یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی حرامە ئیتر خۆمان لێ بە دوورەگرین لەبەر چی ئەزانین ئەمە تاقیکردنەوەیە ئەزانین تاقیکردنەوەیە پەروەردگارە فەرمێ ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين ئێوە درەختە زەرری چییە زانان زەرریان باز نەکردووە درەختێک نابێ بیخۆی بەڵام تاقی تەکاتەوە ئەها تاقیکردنەوەیەکی پێوتە تاقیکردنەوەی مارشی میلۆ مارشی میلۆ ئەو تاقیکردنەوەی چییە کۆمەڵە مناڵێکیان هێناون هەندێک زانای گەورە کۆمەڵە مناڵێکیان هێناون لە ژوورەدان ناون جۆرە شیرینیە کەیە ئەرو کولەکە وایە پێڵێ مارشی میلیۆ باشە لە بەردەمیانە داناون مناڵ زۆر حەزیان لێتی برسیان کردوون ئیجادان ناون لەو ژوورە کامێرەی چاودێری بەسەریانەوە بەڵام مناڵەکان نازان کاوێنەی چاودێری بەسەریانەوەیە پیانەڵێن ئەتوانی پارچەیەک لەو شیرینە بخۆی عافێتە بێ بەڵام ئەگەر خۆت ڕاگری بۆ ماوەی 15 خولەک پارچەیەکی دیکەش دەدەینێ خۆگەر بیخوا چ زەرێکی هیچ پیس نییە پاکە و زەرشی نییە بەڵام ئەمە چییە تاقیکردنەوە بۆچی واکەن بینیان هەندێ مناڵ خۆی بۆ ڕانەگیرا یەکسەر پەلاماری مارشی میلیۆکەی کرد و پەلاماری یاو خواردی هەنێ دیکە زمانیانە بەردە پێش و زمانێکیان لێدا و ئاهاتنە دواوە و خۆیان ڕاگرت و هەنێک لە ئاخر خولەکە خۆیان پێڕانەگیرا خواردیان هەنێکیان بە زۆر خۆیان پێڕا گیرا تا دوایی ئەزمونونەکە تاو بوو تاو نەبوو دوای و چەند ساڵ دوای ئەوە تاقیکردنەوەیان لەسەرکردن ئەوانەی توانیان خۆڕاگر بن بەرامبەر ئەو شیرینیە لە ژیانە سەرکەوتوتر بوو هەر لە مناڵە و فێریان کردن بتوان خۆڕاگر بن نەک هەموو شتێک کە نەفس حەزی لێبێ بیخوا بە هەمان شێوازیش فەرمانی خوایە بەس لەبەرەوەی فەرمانی خوایە ئیتر حکمەتی تێدایە بەڵێ تێدادی حکمەتی چییە ئێمە ئیزانین بەڵام گریمان حکمەتیشی نازانین جێبەجێیەکەی دووەمیان پەرستنی مرۆڤ چونکە لە ڕێگەی هاوسەرگیریەوە مرۆڤە پارێزی
لە ڕێگەی هاوسەرگیریەوە مرۆڤ پارێزی. ئێستا بینن هەڵمەتێکی زۆر هەیە، هاندانێکی زۆر هەیە بۆ هەندێ جۆری هاوسەرگیری نەخوازرا و ناشەرعی، زۆر بانگەشی بۆ کرێ. لەبەر چی؟ لەبەر ئەوانە هیچ یەکێک لەوانە نابێتە ئەوەی کە ببێتە هۆکاری پاراستنی مرۆڤ. نێرێک شوکا بە نێرێ مرۆڤە پارێزی نەخێت، چونکە وەچە ناخاتەوە. مێیەک شوکا بە مێیە وەچە ناخاتەوە، هانێدەن ئەگەر بەدڵیشی نەبێ هەڕەشر لێکرێ، دادگایی ئەکرێ. هەر وڵاتی ئێسا واژووی لەسەر نەکا دادگایی ئەکرێ. باشە، اینجا دوای ئەوە بۆ نمونە هاوسەرگیری لەگەڵ ئاژەڵە بانگەشەی بۆکەن، ڕێکلامی بۆکەن. مافی مرۆڤ خۆیەتی هاوسەرگیری لەگەڵ بزنێکا بکات، لەگەڵ ماکرێکا بکات، لەگەڵ کەرێکا بکات، لەگەڵ سەگێکا بکات، لەگەڵ مارمێلکە. تەسەوڕەکەی هاوسەرگیری ژنێک لەگەڵ مارمێلکەیەکە، لەگەڵ تیمساحێکە. ئەمە چییە؟ هانیەدا ڕێکلامی بۆکە لەبەرەوەی نابێتە هۆکاری پاراستنی مرۆڤ. لەوە سێر و سەمەرەتر هاوسەرگیری لەگەڵ درەختە. درەختێکیە لە ماڵەوە وڵا هاوسەرگیری لەگەڵاکە، دعوەتێکی زۆر، خەڵکێکی زۆر بانکە، اینجا شیرین دابەشەکەن، اینجا جلی بۆکێنی لەبەری درەختەکەیەکا و ئەمیش مێردێتی باوەشی پیاکە و اینجا یەکێکی شێنن پیرۆزبایەکەن و مارەیە بڕن مەلای خۆیان. باشە، ئەمە هانیەدا. ئەمە چییە؟ ئەمە گاڵتەکردن بە عەقڵی مرۆڤە. بەڵام وڵاتە زلهێزەکان پشتێگرن. دەبەر چییە؟ لەبەرەوەی نابێتە هۆکاری پاراستنی مرۆڤ. بەڵام هاوسەرگیری ئەو جۆر هاوسەرگیری کلاسیکیەی کە چەند هەزار ساڵە مرۆڤ جێبەجێیەکا و شکستی نەخواردو بەردەوام بووە، کە هاوسەرگیری نێرومێ ئەیانەوێ ئەوە لە بەرچاو خەڵک بخەن، قورسیەکەن، ئەبێ باجی بی ڕێگەی حەڵاڵیشت بۆ داخە و ڕێگەی حرامیش بۆ ئاسانەکە. هەمووی لەبەر ئەوەیە. اینجا ئەبینی یارمەتی خەڵکەدەن بۆ ئەوەی کە حەبی منعی حەمل بخوا، بۆی ئەو هۆکارانە بگرێتە بەرکە تووشی دووگیانی نابێ. ئەگەر تووشی دووگیانیش بوو زۆربەی یاساکانی جیهان ڕێگادا بە ئافرەت کۆرپەکەی لەبار بەرێ، گویان لێ نییە. تۆ تەسەوڕکن ئێستا لە هەندێک وڵاتە گرانترین گۆشتی کۆرپەلەیە کە فرۆشرێ لە مەتامەکانە، گرانترین گۆشت کە برۆڤ بیخوا گۆشتی ئەو ڕۆڵانەیە کە لەبار براون، بە پێی یاسا ڕێگان پێدرێ لەبار ببرێن، تەمەنیان هەرچەند بێ، کێشە نییە. لە هەندێک وڵاتی دیکە سندوقێکیان داناوە بە ناوی سندوقی بیبی بۆکس. بیبی بۆکس ئیشی چییە؟ گریمانەوە ئافرەتە تازە لەباری نەبرد، مناڵەکەی بوو، مناڵەکەیشی ناشەرعیە، نایەوێت کەسێکی ژنێ بڵێ بە ڕۆڵەی منە، چی لێکە؟ سنووقێکیان داناوە، سنووقەکە یەکسەر ڕاستەوخۆ پەیوەندی بە وەزارەتی ناوخۆیە، ئەو مناڵە ئەخەیتە ناو سنووقە، ئیتر کە ئەیخەی یەکسەر وەزارەتی ناوخۆ ئاگادارە بێ، مناڵەکە بن، مناڵەکە بن، خۆیان گەورەیەکەن، خۆیان پەروەردەیەکەن بۆ مەرامی خۆیان، بۆ مەرامی خۆیان. بوویە نوح پێغەمبەر، لوط پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام ئەبینی کاتێ ئامۆژگاری قەومەکەی خۆیەکە ئەفەرمێ چی؟ وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر. تقطعون السبيل دوو معنایە، هەر دوو معناکانشیان مەبەستن، وەکو زانان فەرموویانە. معنای یەکەمیان ڕێگە بڕون، چەتە بوون، خەڵکی بەو ناوا تێپەڕۆ ڕوتیان کردوتەوە، هەچی سەرۆ و سامانی لیان سندووە. وتقطعون السبيل ڕێگەی وەچەخستنەوە ئەبڕن، کاتێ خەریکی نێربازیە بن، واز لە مێنن، هاوسەرگیری ناکەن. وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر. کەواتە مەبەستی یەکەمیان جێبەجێکردنی فەرمانی خوا بوو، مەبەستی دووەمیان
پاراستنی مرۆڤ بوو مەبەستی سێیەم لە زەواج پاراستنی یاسای زەوجیە یان جووتی تەنها الله تاکە ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون ففروا إلى الله. طبعا زوجين ما بس نيرومينية تنها نيرومية زوجا بلام مرجنيها مشتق وابي يسا الليل والنهار الحر والقر سرما وقرما باشا شو روش دريج كرت أستور باريك رش سبي أما هم زوجا بلام حقي بس نيرومية ونية بويا هندي جاندار من هي للرقي كرتبون خوي كرتبه بيت دو بشوا وكو أميبا أبيت دو كرتوا أما زاوزي نيرومينيا أرخوي أبيت دو كرتوا بيت انشطار باش أبيت الزوج هم مشتيك زوجيه هم مشتيك زوجيه سيرك لواي أو آتيكا پروردگار باسي زوجيه من بوكا أفرمي وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى. طبعا أما ئاماژەیەکی زۆر سەرنجڕاکێشی تێدایە دوو ئاماژە یەکەمیان ئێمە ئەزانین کاتێ مناڵێک ئەگەر دروست ببێ لە ڕەحمی دایکە پێویستمان بە کرۆمۆسۆمات هەیە پێویستمان بە 46 کرۆمۆسۆم هەیە 23 جووت کرۆمۆسۆم هەیە کرۆمۆسۆمەکانی مێ تەنها XX کرۆمۆسۆمی پیاو X وایە پیاو ڕۆڵ ئەبینێ لە دیاریکردنی ڕەگەزی ڕۆڵا نێریان مێ بۆیە ئەو پیاوانەی کاتێک گلەی لە خێزانیان نەکەن ئەمە چی بوو بڕایەوە هەر کچتە بێ هەر کچتە بێ یاخۆ هەر کورتە بێ هەر کورتە بێ تەلاقیەدا لۆمەکەی خاتە سەر کێ ژنەکەی لە کاتێ ئەگەر لۆمە هەبێ لۆمە نییە طەبعاً دەسەڵاتی تۆ نییە پەروەردگار وای داناوە ئەگەر لۆمە هەبێ ئەبێ لۆمەی پیاو بکرێ چونکە دیاریکردنی ڕەگەزی نێرومێ ئیشی پیاوە ئەگەر پیاو کرۆمۆسۆمی X بداتە ئافرەتەکە X و X کش دەرەچێ ئەگەر پیاوەکە کرۆمۆسۆمی Y بداتە ژنەکە X و Y ئیتر کوڕ دەرەچێ ئاەتەکەشە فەرمێ من نوطفەتی إذا تمنى دیاریکردنی ڕەگەزی نێرومێ لە نوطفەکەوەی لە هێلکەکەوە نییە ئەمە ئاماژەیەکیان ئاماژەی دووەمیان ئەوەیە 23 جووت کرۆمۆسۆمان هەیە 22 جووتیان هیچ پەیوەندی بە دیاریکردنی ڕەگەزی نێرومێوە نییە بەڵام جووتی 23ەم کاکاتە کرۆمۆسۆمی 45 و 46 ئەو 45 و 46 ڕەگەزی مناڵەکە دیارەکە نێرەیان مێ سبحان الله أو آتش آتي 45 و 46 وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى قانون الزوجيت له مشتكى لبرچی لبروي خواي گەورە مرۆڤی وا دروست کردووە کە بە تاک نەتوانێ بژی الإنسان مدنيون بالطبع ئەگەر بتەوێ سزای مرۆڤ بدەی بیکەرە جێگایەک با باغ و باغات و دارستانێکی زۆر پڕ لە میوەجات و سەوزایی و ئاژەڵا بێ خۆی بە تەنها بێ تووشی دڵتەنگێ بێ کە ئابا بێ ئەگەری زۆرە خۆی بکوژێ با لە باغێکی بەهەشتی شابێ لە دنیادا خۆی بە تەنها ناتوانێ بژی پێویستی بە کەسێکی دیکەیە نزیکترین کەسیش لە دڵی مرۆڤەوە ڕەگەزی بەرامبەرێتی ئەگەر نێر بێ ڕەگەزی مێ ئەگەر مێ بێ ڕەگەزی نێر لە بەروی دڵی خۆش بێ مەبەستێکی دیکەش لە مەبەستی زەواج ئەوەیە چێژ وەرگرتن لە دنیا ئەمەش مافی هەمومانە چێژ لە دنیا وەرگرین بۆیە پێغەمبەری نازداریشمانە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ وفي بضع أحدكم صدقة قالوا يا رسول الله يأتي أحدنا شهوته ويكتب له أجر قال أرأيتم إن وضع نطفته أو وضعها في حرام هل كان عليه وزر قالوا بلى قال فكذلك إن وضعها في حلال يكون له أجر أو كما قال عليه الصلاة والسلام هاو سرگیری ژن و مرد
ئەفرمێ هەموو نزیک بوونەوەیە بەڵکو وەتەمەسووکە فی وەجهی ئەخیکە وەجهی خێزانیشت بامان شێواز بەڵکو ئەو پاروەیەکی بە دەمی خێزانتەوە چاکەت بۆ نووسرێ هاوسەرگیریتان چاکە بۆ نووسرێ فەرموویان یا ڕەسوڵڵا ئێمە ئارزووی خۆمان تێرەکەین بۆ چاکەمان بۆ نووسرێ فەرمووی گرێکێک ئارزوەکەی لە حەراما خاڵی بکاتەوە خۆی تێرکە لە حەراما گوناهی بۆ نووسرێ فەرمووی بە پێچەوانەشەوە ئەگەر لە حەڵاڵە ئارزووی خۆی تێرکە چاکەی بۆ نووسرێ ئەنجا ئەکە لە مەبەستەکانی دیکەش تحقیق معانی الزوجية والأبوة والأمومة والبنوة والأخوة والعمومة والخؤولة والقرابة چەسپاندنی مانای باوکایەتی مێردایەتی ئەگەر هاوسەرگیری نەبێ بە حەیاتی نازانی باوکایەتی یانی چی با هەزار مناڵی ناشەرعی بکەیتە ڕۆڵەی خۆت نازانی مانای باوکایەتی یانی چی ئەگەر دوو گیان نەبی بە مناڵی خۆتەوە نازانی دایکایەتی یانی چی نازانی ئەگەر هاوسەرگیری نەبێ برایەتی یانی چی دروست نابێ خوشکایەتی دروست نابێ مامایەتی خاڵۆیەتی باپیرە داپیرە ئەمانە هیچ وجودیان نامێنێ ئەمانە لە چێو دروستە بوون ئەم مانە جوانانە هەر هەمووی لە هاوسەرگیریەوە دروستە بێ شانازیکردن بە ڕۆڵە ئێمە وتمانێکێک لە مەبەستەکان ئەوە بووکە مرۆڤ بپارێزی ئەوە مەبەستێکی گەورەیە بەڵام لەنا ئەو مەبەستە گەورە مەبەستێکی دیکە هەیە وەچە بخەیتەوە بۆ خۆت ئەمە بیر لە مرۆڤەکەیتەوە بەڵام بیریش لە خۆتەکەیتەوە بۆی ئەبینین ئیبراهیم عەلەیهی السەلات وەسەلام لە کاتی پیریە ئەپاڕایەوە پەروەردگارە ڕۆڵەیەکەم پێخەڵاتکە ربی هەبلی من الصالحین فبشرناه بغلام حليم إنجا الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي سميع الدعاء پروردگارا سواز بوتو كلا كوتاي تمن ما لكاتي بيريتيا إسماعيل إسحاق بي خلات كردون باوكاتي لو كاتا كم معنى جوانا ورقري يتر غم غمي من عركيتي دایک خۆی مەحرومەکە لە پشوو لە گەشت و گوزار لە خۆشی لە ڕابواردن بەس لە بەرەوەی ڕۆڵەکەی پێ بگات ڕۆڵەکەی پێ بکەنێ ئامادەیە شەو نەخەوێ بەڵام بەس مەرجێک ڕۆڵەکەی ساتێک زیاتر بخەوێ ئەبینین ئیبراهیم عەلەیهی السەلات وەسەلام بەو پیریە کە چێژی باوکایەتی ئەکات ئەزانێ باوکایەتی چ گەورەیە یەکسەرە فەرمێ چی رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء يكسر غني آخرتيتي پروردگارا خۆم ڕۆڵەکانم وما لێبکە پەیوەندی لەگەڵ تۆدا هەڵسێنینەوە ئیقامەت الصلاة ئەو نوێژەیە ئەیکەی پەیوەندی لەگەڵ پەروەردگارە ناڵی بکەوێ ئیقامە پێچەوانی چییە ئەوەیە داینیشێنی یاخود ڕایەکشی نانا پەیوەندیە بێ دائیمەن بەپێوە هەڵی وەسێنی بیوەسێنی اینجا بۆیە فەرمێکی ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم غمي أوانيتي أفرمي فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم يا ربي تدوي آياتك غمي أوانيتي دعاك پروردگارا دڵی خەڵک ڕام کەی بۆ لای ئەوان ڕایان کێشی بۆ لای ئەوان ئەوانیان خۆش وێ ڕێزیان لێ بگرن خزمەتیان بکەن اینجا ڕسک و ڕۆزی زۆریشان پێ خەڵاتکەی اینجا کاتی ئیبراهیم عەلەیهی السەلات وەسەلام پەروەردگار تاقیە کاتەوە تاقیکردنەوەی نا دوونا سێنا چەندها تاقیکردنەوەی ئەکا هەر هەموو نمرەکانی سەد ئێنێ خوا گەورە وا فەرمێ وإذ ابتلى إبراهيم ربه بكلمات فأتمهن تواو يعني درجة تمام وكمال ورقرتوا لهم تاقيكنا وكانا پروردگار وكاتا فرميتي إني جاعلك للناس إماما أي إبراهيم من تو كما بيشنگ و بيشوا رابر سركردي مروفاتي يكسر فرمي ومن ذريتي أها باوكاتي چي كان مروف
ئەها باوکاتی یەکسەر نافەرمێ سوپاس بۆ تۆ خوایە الحەمدولله بووم نانایی ڕۆڵەکانم واجعل لي لسان صدق في الآخرين باشە سەیریکە ئەم لیسانی صدقە چییە؟ لیسانی صدق چییە لێرەدا؟ یەکێ لە معناکانی لیسانی صدقەوەیە کە وەچە بخەیتەوە ناوت هەر بمێنێ بڵێن ئەوە کوڕی فلانە کەسە ئەوە کوڕی فلانە کەسە ئەوە کوڕی فلانە کەسە یا الله بەبەستێک لە بەستە گەورەکانی زەواج تعارفە يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله ذكوركم إناثكم عربكم كردكم أغناكم أجملكم أقواكم أسرعكم أمهركم أذكاكم هيتشينية أفرمي أتقاكم سيريكا كاتي كسيكا کچێکێنێ لە ماڵێک ئەو ماڵە لەگەڵ بنەماڵی ئەمە یەکتر ناناسن دوو بنەماڵی جیاواز ئەبنە هۆکاری ئەوەی یەکتر بناسن دوو هۆز یەکتر ئەناسن دوو قەومیەت یەکتر ئەناسن جاری وایە دوو وڵات یەکتر ئەناسن ئەو دوانە ئەو دوو کوڕکچە کە ئەبنە هۆکاری ناساندنی دوو وڵات ئەبنە هۆکاری ئەوەی ئەو دوو وڵاتە لە ئاشتیا بن شەڕ نەکەن پێغەمبەری نازارمان عەلەیهی السەڵات وسەلام هەنی هاوسەرگیری کردووە بە بەستی سەرەکی لەو هاوسەرگیریە ئەوە بووە ئەبینێ کاتێک لە هۆزێک هاوسەرگیریەکە خێزان پێکێنێ کە هیچ پەیوەندیان لەگەڵ هۆزی قوڕەشانیە هیچ خزمایەتیان نییە بەڵکو جاری وایە لە دینێک کە جیاوازە لە دینی موسڵمانانیش لە مەسیحیەک لە جوولەکەیەک سێکێ ماریە خەڵکی مسرە هەم وڵاتیان جیاواز هەم دینیشان جیاواز سەیریکەن هەنێ خێزانی دیکەش بەڵام بەبووی ئەوە بزانە چ تەباییەک چ ڕەحمەتێک چ میهرەبانیە چ خۆشەویستیە دروسە بێ تەعارفێک دروسە بێ لە نەوەوانە اینجا دوایەوە یەکێ لە مەبەستە گەورەکانیش ئیحسانە کە باسمان کرد پێشەوەی باسی مەبەستەکان بکەین کە تنظيم الطاقة الجنسية خالك ديكش داپۆشینی عيب عارت قرآن فرمي هن لباس لكم وأنتم لباس لهن لباس جواز لقل ثياب أما يسا إيوائي بينن لبري منايا أو بيوتر الثياب بلام جلينا وكيو نايبينن بيوتر چي لباس كاميان عورت داپۆشێ لباس عورت داپۆشێ عیب ئەمی دیکە جوانکاریە ئەمەش لابەم هیچ کێشەیەک دروست نابێ لەبەر چی عورەتم دەرناکەوی ئەمە بۆ جوانکاری لەبەرم کردووە یاخو بۆ سەرما یاخو بۆ گەرمە لەبەر سوودە یاخو لەبەر جوانی لەبەر یەکەی بەڵام جلی ناوە عورەت داپۆشێ پەروەردگاریشە فەرمی ئێوە وەکو جلی ناوان بۆ یەکدی عیب و عاری یەکتر داپۆشن هن لباس لكم وأنتم لباس لهن چواندنێکی زۆر سیر و سەمەرە لە نێوان شەو لەگەڵ زەواجە پەروەردگار فەرمی هن لباس لكم وأنتم لباس لهن بۆ شەویشە فەرمی وجعلنا الليل لباسا سبحان الله باشە اینجا لە خاڵێکی دیکەشە کێکێک لە مەبەستە گەورەکانی زەواج بەدەستهێنانی ئارامیە سەکەن ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها سكونة آرامي آرامي بچی دەسێنی بە هاوسەرگیری دەسێنی ئەوانی هاوسەرگیری ئەنجام نادەن چێژی ئەو ئارامیە بە حەیاتی نایکەن با دڵیان خۆش بێ با کێشەی مادی و ئابووریان نەبێ با کێشەی جوانیان نەبێ با کێشەی گەشت و گوزاریان نەبێ کێشەی بڕوانامەیان نەبێ کێشەی هۆز و هێز و زێڕ و زۆریان نەبێ هیچ کێشان نەبێ بەڵام قەت چێژی ئەو ئارامیە ناکەن کە ژن و مێردێک لێکدیە هەستی پێکەن و چێژی لەکەن بە هەمان شێوازیش پەروەردگار بۆ شەوە فەرمێ چی
وجعل الليل سكنا شەویش ئارامیە ڕۆژ ژاوە ژاوە جوڵە جوڵە ماندووبوونە کێشمە کێشمە قاڵە قاڵە گاڵە گاڵە ئەو هەموو هاتوو هوریا لە ڕۆژا کرێ بەڵام شەو بۆچی دانراوە بۆ ئارامی دڵان ئارامی لەش هن لباس لكم وأنتم لباس لهن اینجا وجعل بينكم مودة ورحمة بەدەسێنانی خۆشەویستی بەدەسێنانی ڕەحمەت ئەو دوو مەبەستە گەورەی دیکەش یەکیان مەبەستی چی مەوەدە اینجا مەبەستی ڕەحمەت ئەمەش بە هەمان شێواز وەکو چۆن وتم ئەو کەسانی هاوسەرگیریان نەکردووە ناتوانن چێش لەو ئارامیە بکەن کە ژن و مێردێکەکەن ئەو ئارامیان هەبێ کە ژن و مێردەکەیانە مستحیلە بە هەمان شێوازیش ئەو خۆشەویستیەی کە لە نێوان ژن و مێردا دروستە بێ مستحیلە لە ناو دەرەوەی بازنەی زەواجە دروست بێ ئەو ڕەحمەتەی لە ناو بازنەی زەواجە دروستە بێ مستحیلە لە دەرەوەی بازنەی زەواج دروست بێ لەوە چێ بڵێن زۆربەی عاشقانی جیهان ئەوانەی ناویان دەرکردووە شیرین و فەرهاد لەیلا و مەجنون خەجێ و سیامەند مەم و زین ڕۆمیۆ و جۆلێت ئیتر بزانە هی یابانی چییە و هی کۆری چییە و باشە ئەلا کولین ئەوانە بۆیە ناویان دەرکردووە کە عاشقن چونکە زەواجیان نەکردووە ئێ باشە ئەم قسەی من پوچەڵ ناکاتەوە نەوەڵڵا ئەوانە لە خەیاڵاژی مەوەدەی ڕەحمەت چ کاتێ دەست پێەکە کاتێک کێشە دروستە بێ لەنا لەگەڵ تۆ هاوژین تا دروستە بێ مانووبوون دروستە بێ قوربانیدان دروستە بێ کوڕ و کچێک یەکتریان ناسیوە بەو سەباحی ساڵحانە لە زانکۆ بە یەکتر ناسن و یەکترە بینن هێشتا مۆزەفەکان نیشدەوامیان نەکرد ئەوان زوو خۆیان گەیانۆتە زانکۆ ئیتر بەو سەباحی ساڵحانە کوڕە گەنجەکە بە دەرزەن درۆکا بۆ کێ بۆ کچە داماوە تۆ لە ماڵ جوانتری ڕۆحمەکەم بە قوربانت اینجا شعرەکانی نالی بۆ خوێنێتەوە چۆن بە مەحبوبەیاوتووە هەر کەسێ ڕووی تۆ دەبینێ خۆی بە قوربانی دەکا چونکە ئەبرۆی تۆ هیلا لەو جەژنی قوربانی دەوێت باشە ئەو هەموو شعرە ئەخوێنێ بە هەمووی درۆ دەلەسەیە چ کاتێک دەرەکەوێ و قسانە ڕاستە بێتە هاوژینی تووشی سەرێشە بێ تووشی دانێشە بێ تووشی نەخۆشیە بێ مانوو ئەبێ تووشی دووجانیە بێ حەز بە مانووبوونەکە ئازاری هەیە پێویست بە کەسێکە لەگەڵ یا شەو نوخێنی بکێشێ یارمەتی بە فرمێسکی بۆ بسڕێ ببێتە باوکی معنەوی بۆی ببێتە مامۆستای معنەوی بۆی ببێتە ڕۆڵەی معنەوی بۆی ببێتە کەسوکاری خزم و خوێشی تۆ تەسەوڕکەن لە ئاياتی عیباد الرحمانە بیرتان لەوە کردوتەوە ئەو عیباد الرحمانە کە دوعاکەن والله من گریانم هات کاتێ بیرم لەو ئاەتە کردەوە والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا باوكوا دایکوە ئاەتەکان باوکی تیانێ دایکی تیانە برای تیانێ باشە باسی ئەزواجەکە لەگەڵ ذڕیە ئەبێ ئەمانە چ پێگەیەکیان نەبێ خۆ قەت پێگەی ژن و مێرد ناگەنە پێگەی باوکو دایک بەڵام بۆچی ئەلێرەدا جیایان کردوتەوە ئیتر ئەو پیاوە حەزەکە لە ئاخرەتیشا هاوژینەکەی هاوژینی بێ ڕۆڵەکانیشی لەگەڵ یابن باشە غەمی باوکی نییە زۆر لەبەر چی لەبەری باوکیشی هەمان غەمی ئەمی هەیە باوکیشی حەزەکات ئەم لەگەڵ یابێ ئامە تحقیقی ئەو معنای ئاەتەکەی دیکەمان بۆ تاوە کافرمێکی والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء سبحان الله چی گەورەیە کەمایەتە یعنی پەروەردگار خوا گەورە خەڵاتمان کەی فردەسمان پێ خەڵاتکەی یا ڕەبی ئەگەر فردەوسیشمان پێ خەڵاتکە چاومان لە ڕۆڵەکانمان باشە هم وأزواجهم لا ئاەتەکەی دیکە هاوژینەکان
چاومان لە هاوژینەکانمانە ڕۆژی قیامەت. یعنی فردەوس بەبێ هاوژین، فردەوس بەبێ ڕۆڵا تامی نامێنێ. ئەو کاتە خوای گەورە قەرەبوومان بۆ کاتێ ئەبی قەرەبووی ئەو تامان بۆ کاتەوە لە کاتێک ئەگەر هاوژینمان شایستەی ئەوە نەبێ بچێتە باش، بەڵام هەر ئەوە نەبچێتە باش، ڕۆڵەمان هەر ئەو نەبچێتە باش. ئەو لە فردەوس بێ تۆ لە خوارەوە بی، یاخۆ تۆ لە فردەوس بی ئەو لە خوارەوە بێ. ئەوانەی لە خوارەوە بوون پلەپیان بەرزەکاتەوە 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 ئەیانگەێنێتە ئەوانەی کە پلەپیان بەرز و لە فردەوسە. وما ألتناهم من عملهم من شيء. ئەمە چ ئاەتێکن، ئەمە لە چ بەرنامەیەکە ئەدۆزیتەوە ئەبینیتەوە خۆشەویستان. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوانەکانە، بۆ خاتری ئیسمی عەزەمە بەرەکەت بخیتە ژینمانەوە. یا ڕەبی خۆی ئەو کەسانی هاوسەرگیریان ئەنجام نەداوە هاوسەرگیری ساڵحیان پێ خەڵاتکەی. یا ڕەبی ئەولادی ساڵحیشان پێ خەڵاتکەی. ئەوانی هاوسەرگیریان ئەنجام ماوە و ساڵحنین ساڵحیان کەی، ئاسوودنین ئاسوودەیان کەی. ڕۆڵەیان نییە ڕۆڵەی ساڵحیان پێ خەڵاتکەی، ڕۆڵەیان هەیە و ساڵحنین ڕۆڵەکانیان ساڵحکەی. یا ڕەبی یا ڕەبی خۆمان و هاوژینەکانمان ڕۆڵەکانمان و باوکو دایکمان و خوشک و برا و کەسە و کارێکمان خزم و خوێشمان لە بەهەشتی بەرینە بە شادی کۆبکەیتەوە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.